ئەو وڵاتانەی کە زۆرترین مەڕوومەڕداریان هەیە لە جیهاندا. لە پلەی چوارەمدا ئێران کە بە یەکێک لە دیارترین وڵاتاندا دەنرێت لە بەخێوکردنی مەڕووماڵاتدا، خاوەنی زیاتر لە 55 ملیۆن سەرمەڕە. ئێران بە جۆرە ناوخۆیەکوە لە تێبەرزەکانی بەناوبانگە کە بۆ بەرهەمهێنانی گۆشت و خوری ناوداری ئێرانی بەکاردێن. لە پلەی سێمدا ئوسترالیا کە بە یەکێک لە گەورەترین بەرهەمهێنەرانی خوری لە جیهاندا دادەنرێت، بەو پێیەی خاوەنی نزیکەی 70 ملیۆن سەرمەڕە. پیشەسازی مەڕداری لەوێدا هۆکارێکی سەرەکیە لە هەناردەکردن و ئابووری نیشتیمانیدا. لە پلەی دووەمدا هیندستان خاوەنی 75 ملیۆن سەرمەڕە، کەرتی بەخێوکردنی مەڕووماڵات بە بەشێکی بنەڕەتی لە ئابووری ئەو وڵاتە دادەنرێت، چونکە گۆشت، شیرەمەنی و خوری بۆ ژمارەیەکی زۆر لە دانیشتوانەکەیدا بین دەکات. لە پلەی یەکەمدا چین کە لە پێشەنگی جیهاندایە لە ڕووی ژمارەی مەڕووماڵاتەوە کە خاوەنی 190 ملیۆن سەرمەڕە.